یەکێک لە گرنگترین هونەرە بەرگریەکانی جیهان کە تایکواندۆیە و لە کۆریای باشوورەوە سەرچاوی گرتووە و ئێستا وەک یەکێک لە وەرزشە ئۆلۆمپیەکان جێگەی خۆی کردوتەوە لە زۆربەی وڵاتانی جیهان. بووەتە هۆکارێک بۆ پەروەردەکردنی نەوەی نوێ لەسەر بنەمای ڕێز و دیسپلین و خۆڕاگری. سیستەمی پلەبەندی لە تایکواندۆ پێکهاتووە لە 10 پلەی کوب کە لە سپیەوە دەست پێ دەکات و بەڕەش کۆتایی دێت. یاسا و ڕێکارەکانی چێبڕچەی تایکواندۆ لەسەر بنەمای خاڵ بەدەستێنان لە ڕێگەی لێدانی ڕاست و دروست لە ناوچە دیاریکراوەکانی جەستەی بەرامبەر ئەنجام دەدرێت. سەهەند شەمسەدین خەڵکی شاری هەولێر قوتابی پۆلی 7 لە کۆمەڵگەی پەروەردەیی بارزانی نەمر بۆ ئەم ساڵ لە پاڵەوانیەتی تایکواندۆی جیهانی کە لە وڵاتی ئیمارات بەڕێوە چوو ئاستێکی بێوێنەیی نیشانی جیهاندا. بە بەشداری 90 هەڵبژاردەی جیهانی سەهەند لە نێو 900 یاریزان لە کێشی خوار 65 کیلۆ توانی پلەی پێنجەم لەسەر ئاستی جیهان بەدەست بهێنێت. لە تەمەنی 8 ساڵیەوە هاتمە وەرزشی تایکواندۆ چونکە یەکەم چشت فێرە بەرگریکردن لە خۆ دەبی و ئیحتیمام بە پێ و توڵ دەدا لە بۆ جسمی خۆشت باشە کە دەتوانین بەرگری بکەی لە دەرەوە و ناو ساحەش و هونەرێکی زۆر جوانە چکە یەکەم شت ڕێز و ئەخلاق ئۆشتاین لەناوە و دەبێت تەرکیز لەسەر خۆ هەبی و لە باندێ تایکواندۆ وەرزشێکی زۆر هونەری و جوان. جێگەی شانازیە کە بڵێم کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر هەڵگری ناوێک و ناوەڕۆکێک کە تیایدا کۆمەڵێک قوتابی بەهرەمەند لە ناو ئەم کۆمەڵگەیە هەیە لە ماوەی ئەم ساڵی خوێندن. یەک لەوانە قوتابی سەهەند شەمسەدین یەکێک لەو قوتابیە ناوازانەی کە توانی لە سەر ئاستێکی زۆر بەرز بەشداری لە پاڵەوانیەتێکی زۆر گەورە بکات کە لە وڵاتی ئیمارات بەڕێوە چوو تیایدا لە ناو 900 یاریزان کە وەک قوتابیەک لە کوردستان بەشدار بوو بەوەی کە ئاستێکی بەرزی بەدەستهێنا. مای خۆشحاڵی منە وەکو کۆمەڵگەکەم شانازی بە سەهەند و هاوشێوەکانی سەهەند بکەم کە هەمیشە ناوێکی جوان ڕیکۆردێکی جوان بۆ کۆمەڵگەکەمان تۆمار دەکەن بە برنەوەی ئەو پاڵەوانێتیانە ئەو ئاستە بەرزەی کە قوتابیەک لە ناو 900 قوتابی و لە ناو هەڵبژاردەی 92 وڵات بتوانێت ئاستێکی زۆر بەرز قۆناغەکان بەسەرکەوتووی ببڕێت. زۆر خۆشحاڵ بووم کە سەهەند شەمسەدین یەکێک لە قوتابیەکانی ئێمە توانی ئاستێکی زۆر باش پێشکەش بکات لە پاڵەوانێتێکی زۆر بەهێزی نێودەوڵەتی و توانی پلەی پێنجەم بەدەستبینی کە خۆی لە خۆی داوە دەستکەوتێکی زۆر گەورەیە و سەهەند شەمسەدین یەک لە قوتابیە هەرە باشەکانی کۆمەڵگەکەمانە کە لە تایکواندۆ هەروەها چەندین قوتابی تریشمان هەیە و هیوادارین ئەوانیش بە هەمان شێوەی سەهەند شەمسەدین ئاستێکی بەرز پێشکەشکەن لە پاڵەوانیەتەکان و سەهەند خۆی کەسێکی بەتوانایە و ڕۆژانە بە بەردەوامی هەم لە کۆمەڵگە هەم لە دەرەوەی کۆمەڵگەش ڕاهێنانی خۆی دەکات. دایک و باوکم و هەموو عایلەکانم زۆربەی مەکتەبەکەم کۆمەڵگەی بارزانیم زۆر ئیحتیمام بەمنیان داوە. دایک و باوکشم زۆر ئیحتیمام بەم داوە و دەڕی بوو برادەرەکانیشم لە سفرەوە هەتا یەکەم هەتا ئاخیریەوە لەگەڵ من بوون. یاری تایکواندۆ یەکەم چشت ڕێز و ئەخلاقیە، دووەم چشتی باوەڕ بەخۆبی، سێەم چشت درع و کراوکە لەسەرە و دیبی زۆر باوەڕیشت بەخۆ بیت، سیقەت بەخۆ هەبیت ناوگەمەکەی و پۆینتەکانیش لە درع و کراوەکەی لەبە دەکەین جگە لەوانە هەموو فاول دی بەرگریشت لەسەر خۆت هەبیت. کەمەربەندم ڕەشە و دوو دانیش. ڕۆژانە 6 تا 7 ساعت تەمرین دەکرد سپەینان ساعت 6 سپەینان لە بۆ 9 سپەینان تەدریبی مەدەنیمان دەکرد
و هەفت لۆ نۆش تەدریبی تایکواندۆی خاصمان دەکرد بەشداری 4 پاڵانتی عێراق کردەوە هەر چاریان یەکەم هینا و بەشداری 2 پاڵانتی عالم کردەوە فوجێرا و مسابقەی عالم کاراتی و کۆنفۆ زۆرتر ئیهتیمام لەسەر پێ و دەستی دەدەن بەڵام تایکواندۆ سەتانەوەتی پێە و دیوی بەرگریش لە خۆت بکەی بەس بەدەست کاراتی و کۆنفۆش زۆربەی جار هەندێک ساعەکەی فەرقە و جێی سیستەمی پۆینتەکانیش فەرقە و بردنەوە دۆڕانیشی فەرقە بەڵام تایکواندۆ زۆر لەمە جیاوازترە و زۆر دیبی ئاگاش لە خۆبی بەرگریکردنیان فەرقی لەگە کۆنفۆ کاراتی مسابقەکە لە وڵاتی ئیمارات بوو بتوڵی عالم بوو کە زیاتر لە 90 وڵات بەشداری کردبوو لە 90 وڵاتی پێنجەم بەدەستینە الحەمدولillah دیاری زۆریان پێشکەش کردم کە کاسێکمان هینا کە باشترین وڵات بین کە هەوڵمان داوە جوانترین یاریمان کردووە و دەستخۆشی و ڕێزینانیان لۆم کردووە یەکەم چ سوودی فێر ئەخلاق و ڕێزدەبی و لەگە بەرامبەرت تایکواندۆ لۆ ئەوەی نییە کە تۆ لۆ دەرەوە بەکاربینی لۆ ئەوەیە کە فێربی بەرگری لە خۆ بکێ و زۆر ئیسیفادی لۆ توڵ و بەشنوانێ هەموو هەیە.